بەڵە بەداخەوە دیارە دوێنێ شەو لەلایەن بەڕێوەبەری پۆلیسی کفری ئاگادارکرامە کە حاڵەتێکی وا هەیە دەست بەجێ کاتژمێر 4 بەیانیەمە گەشتنیرە بەڵام بە پێی نزیکی ئۆفیسەکە ئێمە لە بنکەی ئاگرکردنەوەی کفری ئەوان زووتر گەشتمەری ئاگرەکان کۆنتڕۆڵ کرد بەڵام بەداخەوە دوایەوەی کە زەرەر و زیانێکی مادی زۆری بەرکەوت بووە ئێمە وەکو ڕێکخراوێکی مجتەمەعی مەدەنی بۆ خۆتان نەزان کارەکانمان سەرجەمە لە بواری ڕۆشنبیری و گەشە پێدانەوە بەبێ جیاوازی خزمەتمان بە سەرجەم سەکتەرەکانی ئەم ناوچەیەوە گەرمیان بەگشتی کردووە و هیچ کێشە و گیرگوفتێکمان لەگەڵ کەسانە بۆ جگە لە خزمەتکردن و ئامانجی باشە و بەرە پێشتوونی کۆمەڵگای کوردی بەگشتی و ناوچەی گەرمیان و کفری بە تایبەتر بەڵام بەداخەوە دیارە لەلایەن دەستێکی نادیارەوە ئەم ڕووداوە جێبەجێ کراوە و ئۆفیسەکەمان سوێنراوە ئێمەش لێکۆڵینەوەمان بۆ هێز ئەمنیەکان بەجێهێشتووە و لە هەر لە دوێنێشەوە دەستیان کردەوە بە لێکۆڵینەوە لە بابەتەکەەوە هەندێک سەرەدا و دەستکەوتووە و دەکاری بابەتەکەمان بۆوان جێهێشتووە بۆی بکەرانی ئەم ڕووداوە قێزەون و ناشرینە ڕوبەڕووی دادگای یاسا بکرێنەوە.